سەرۆکی دیوان ڕقابەی مالی بان کراوە بۆ پرسیار و ڕاگۆڕنەوە لە سەرۆی کارەکانی لیژنەی مالی لە ئێستا بەدوات چۆن بەڕێ بچێ بە تایبەتی دیوانی ڕقابەی مالی یەکێکە لەو مؤسسە گرنگانەی کە تدقیق موازنە ئەکا و حساباتی ختامی ئەو ئەینێرە بۆ پەرلەمان و هەموو ئەو سەرفیاتانەی کە لە عێراقا کرێ ئەو خەرجیانەی کە لە عێراقا کرێ دیوان ڕقابەی مالی بەرپرسە بەرامبەریان بۆیە یەکێکە لەو دەستگا گرنگانەی کە ضرورە لیژنەی مالی لە تەواسولی بەردەوامە بێت. جگەلەوە بەرپرسی قانونیی لیژنەی مالی لە وەزارەتی مالیە لە لیژنەی مالی بانکراوە چکە 6 یاسایان پێشکەش کردووە بە لیژنەی مالی لە ڕێگەی لیژنەی مالی و ئەو یاسایانە جێبەجێکرێت لە ناویانە قانونی موازنەیە لە ناویانە قانونی قەرزکردنە هەموو ئەو قانونانەی کە پەیوەستن بە مەجای مالیوە مناقەشەکرێت لەلایەن بەرپرسی قانونیەوە لەگەڵ ئەندامانی لیژنەی مالیە.